سڵاوتان لێ بەیازدانم لە ئێوارەیەکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتانە بین. ئەمڕۆژ لەگەڵ خاتوونێک دەمانەوێ کەمێک گفتوگۆ بکەین تا چیرۆکی ژیانی خۆیمان بۆ باس بکات، زانین بارودۆخ و گوزەرانی ئەم خێزانە چۆنە بۆ ئەوەی کە بە پێی توانە هەرچی پێی دەکرێت بتوانێت هاوکار بێت لە یارمەتیدانی ئەم خێزانە. خاتون گیان زۆر بەخێربێ. قوربانم دەستان خۆش بێ و زۆر سوپاسدانەکەم. سپاس بۆ تۆش کە بەرنامەکەی ئەمەت قبوڵ کرد. ئەچین پیاسەیەکەکەین بەیەکەوە کەمێک گفتوگۆکەین و ئەمانەوێت تۆزێت باسمان لە ژیانی خۆت بۆ بکەی. سەرچە باشە؟ خۆشیشە پیاسەیە بکەین بەیەکەوە. وەڵی خۆتان. هەم ڕۆژەکەمان لێ ڕوە، هەم تۆزێ قسەی شیرین نەکەین بەیەکەوە، هەم تۆزێ دنیا بینین. ئایوانە؟ ئەدی تخوا ڕاست پێم بڵێ لە کەیەکەوە ئاوا پیاسەت نەکردووە. هەر پێشی بچم بەسەر هەر هیچ مۆزۆعێک. وەڵا هیچ. دەمێکە ئاوادانە نیشتوی لە پێشی سیارەیە و پیاسە پێ بکرێ. دەکەواتە من وتم با هەمجەیەک بگۆڕین، هەم تۆزە قسەش بکەین بەیەکەوە. زۆر مەنوتانم. خراپم کرد؟ باش. بەڕێستان هاوسەرگیریتان کردووە؟ بەڵێ. هاوسەرت ماوە لە ژیان؟ بەڵێ ماوە. سپاس بۆخوا، بەڵام تەندروستی چۆنە؟ باسێکی هاوسەرەکەتم بۆ بکە جارێ. وڵی تەندروستی وەکو مناڵ چۆنە؟ ئەویش ئاوایە. بۆچی؟ کێشەی چییە؟ کێشەی چۆنیە؟ خۆش باوەڕە. تۆ من جاری وایە ئەمەە سێقم بە من کوڕەکان هەیە، سێقم بە باوکیانی نەخۆش جۆرە نەخۆشیەکە ئەمە نەخۆشی دەرونی هەیە؟ بەڵێ دەرونی هەیە، لە هەنێ شتایە تووڕابێ لە هەموو بەخوا ئێوارە ئەی بە ئەم قسەی شەکەم چاوشتیە ناوە نەسی ناوە چاکە لە دوایە ڕێک بەڵام چا نایەن بەت تۆ بەش خۆ پێیاکە منیش بەش خۆم پێیاکەم چۆن پیاوا بە ماڵۆ مناڵی خۆی ینی نەخۆشە هاوسەرەکەت باری ئەی نەتان بردوۆتە لای دکتۆر مەسەلەن عیلاج بەکار بێنێت تا بتوانێت کۆنتترۆلی نەخۆشیەکەی بکات؟ وڵڵا ناوێری بگێڕی شتێکی لێبێ من مایە سیری نەخۆشیە بۆ وتمان عەمەلیاتەکرێ وەڵام من نایەنم عەمەلیاتکەم ئەمەلیات هەر ناکەم ئیتر بەڕاستی کە سوکارەکەشی بەنەوعێکن بەسەر من ئاساق نەبێتەوە. هیچ ئەتوانێت هیچ کار و کەسابەتێک بکە، هیچ ئیشێک بکە؟ وڵای کەسابەت چۆنی نەوە وەڵا ناتوانێت. توانای ئەوەی ئیش بکە؟ نەوەڵڵا توانای ئەوەی نییە. چەند مناڵتان هەیە؟ سیانمان هەیە. گەورن مناڵەکانە؟ گەورەکەم 15 ساڵە. بەڵێ. ناوینجەکەم 13 ساڵە. بچکۆلەکەشم کاڵم ئۆتیزمێتی ئەم 11 چوارە بێ بە 8 ساڵ 7 ساڵ و نیوە. منداڵی بچووکەکەت ئۆتیزمێتی. ئەوانی ترت ئەو دوو کوڕی ترت تەلەبەن؟ یەکیان تەلەبەیە و یەکیانیش لە ماڵوێنە. ناخوێنێ؟ بۆچی؟ وڵی تااقەتی نەبوو جا هەر دەرناچوو لە پۆلیسی هەرە دەرناچوو دەرنەچووتر وازیێنە. ئەبوو توانە ڕێگری لێ بکەی لەوەی کە نەیەڵی واز بێنێ. وڵی کاتێکا تۆ ئەم باوکێکی نەخۆشی هەیە، ینی پێویستی بەوەیە کە خوێندن تەواو بکە دواتر بتوانێت بە ڕەنج و ماندووبوونی خۆی کارێکی باش بۆ ئێوە بکایانی. زۆرم پێ بەخوا لە تام دەرچوو بەخوا لێ تووڕا بووم بەخوا جاری وا بوو. بەڵێ. ئەنی من ئەمەیانم چووکە خوانێ بڕە زۆر زیرەک و زۆر عاقڵە. بەڵێ. ئیتر خوایە نەی بڵە بەخوا دای حەچێکەکە ئەگەر بە سوالش بۆم کڕی بێ نایەڵم بێجلی وەرگێ. ئەمەیان کەوازی لە مەکتەب هێناوە ئەم کوڕەت هیچ ئیشێک ناکات؟ وڵات ماوەیەکە چوو بۆ علوە. بەڵێ. هەر ئەوەنەی شتێک پێیا بکە بتوانێت. ئێتر سەوازیە ناوە. ئەڵێ حەزم لە شاگردیە و ئاوە. بەڵێ. کوڕەکەی ترت لە پۆلی چەنە؟ پۆلی حەوتە. باش. ئەم مناڵەت کە ئەڵیت ئۆتیزمی هەیە. بەڵێ. ئەمێ تۆزێک باسی ئەوم بۆ بکەیت مامەڵەکردن بە تایبەت کە تۆ دایکی لەگەڵ مناڵی ئۆتیزما چۆنە؟ وڵی باشم و جار بەجارێت تەحمولیشم نامێنێ و تووڕابووم و لێت بەزەیم پێایێتەوە. هەڵس و کەوت و شتی لە ماڵەوە جۆڵیە جۆڵی هەیە. زوو تووڕابێ؟ نەوەڵڵا تووڕەبوونی نییە فەقیرە نەفەقیریە نەتووڕابێ ئیتر نا هەنێ شت خەوی هەیە سوپاس بۆخوا نانەخوا لەخوا بە زیادەیە. بەڵێ. بەس ئیتر هەنێشتی هەیە پیسایی ئەگا بەخۆیە ئەمە یەکێشەکەی و تۆزە جمهۆڵی
قرصە زۆر بەخێوکردنی ئەو جۆرە منداڵانە وای گەورە دوانزەی سەرێ عیادەی بوو سوێن بەخوا فلسم پێ نەبوو ناچار بەخوا هیچ نەوێت لە خەسخانە عیادە 150 ئەیبیتە سنتەرمان هەیە ئێستا سنتەری جارە سەری سروشتی بۆ ئەو منداڵانە بۆی کە ئەیبیت یعنی والله بڵێن لە بەغای شایبە ئەمەە خەمیانمە چونکە مناڵ گوناحە بەڵێ دەستەکەم هەرچەنە هەموو دایکێکە وایە بەڵام زیاد لە حەد بۆ منداڵەکانت ماشەڵڵا هەموو شتێکیان بۆ بکەی دڵم نایێت زلێکیان لێ بم نە بەخۆم نە بەن دایکم دایکم ماوە برایەکی تاقانم هەیە شکێ تاقانم هەیە بڵێ شکێکم قەزا وڵای جەماعەتی بر 2021 خوشک و برایەکی بەڵام حتا ئیسا گلەیەکی یەک مناڵم لای برا خوشک نەکرد ئەو جار بەجارێ ئەڵێ واتیان کە وەڵام کاکە خۆم ئەزانم تەر چۆن دا مناڵم قسەوە ئەوەش ئەزانم تەربیەتیان دەم پێویست ناکە کەس دیات وڵێ باش تۆ خۆت ناتوانانی هیچ ئیشە بکەی وڵای ئیش بە بەنێو مناڵەوە نەوەڵا ناتوانم بە بۆنێ ئەم کوڕەتەوە کە ئۆتیزمەوە ناتوانم ئەبێ بەردەوام چاوت لەسەری بێ بەردەوام ئاگات لە مانگی 12 ڕۆی لە سەعات 2 ڕۆی تا بانگی مەغریب بڵێ ژنەکە مردی یان زیینی بوو ئەمە وێران چۆن دۆزیتانەوە وەڵی ماڵی خەڵک ئاوابێ عربەتی زۆر باشن لەگەڵم بەڕاستی خەڵکێکن باقی کەس و کار خۆم باش ینی بێ بەردەوام چاوت لەسەری بێت چوەکە لە ماڵ ڕۆشتە دەرەوە نازانێ بگەڕێتەوە سوێن بە ئەڵڵای گەورەسە دەفکریلم بۆ کڕیوە یعنی هەیە مناڵ سجنەکە و من دڵشم نایە بەڕاستی سجنیکەم بەڵێ والله دڵم نایە ینی ئەڵێم هەرچۆنێک بێ گوناحە مناڵ سجنەکەی ئەی گەڕم لەگەڵ خۆم بۆ بازاڕێ بەم لایە بەم معیشەتی ژیانتان لەسەر کێ؟ وەڵا لەسەر خەڵک لەسەر خەڵک جا بە خەڵک ئەڕۆن بەڕێەوە بەخوای گەورەتر جاری وایە ئەڕۆم جاری وایە ناڕۆم بەخوا ڕۆژەکە تەلەفۆنیان کرد بۆ بەرنامەکە جەنابتان بڵێ ماڵت چوو بووم بۆ هەڵەبجە بۆ خێر و خێرات بۆ مناڵەکە برنجوشتمانە بوو دام بە برنجوشت بۆ مناڵەکە برنج و بابەتی وشکە و ئەوانەی کە پێویستنی تر تۆ ئێواران لەسەر سفراگەر هەر هیچی نەبێ ئەوێ ئەم برنجە لەسەر سفرە هەر هەبێ بەخوای گەورە خوایانەی بڕێ ئەرکی ماڵ و مناڵش بتەوێنێتەوە گرانە حەز لە شتەکە ئێستا ئەمە نییە بڵێ مناڵ عامە و فەقیر بیت و گشتی وەکو یەکوایە گشتی وەکو یەکوای نییە گشت نیوەی هەیە زۆر دەوڵەمەندە نیوەی وەسەتە نیوەی هەر زۆر داماوە ئێستا مناڵ سەیر ئەو دوو وەجبەک مناڵەکانە قەناعەتیان بەوە هەیە کە بڵێ نییە باشە سوپاس بخوا فێری ئەوەت کردوون کە نییە بزانن سوپاس بۆ خوای گەورە لەوەتی گەورەکەم 15 ساڵە داوای 250 لێ نەکردم خۆم نەیەمێ و خۆم بۆیان نەکڕم و جلی و بەرگیش هەیەچن لە مارکە و هەیەچنە بازار و لەنگە خۆم شتیان بۆ نەکڕم شت ناگەنەوەی بەڵام تر هەنێشتی شێ پێویستیە ینی تۆ هەنێشتی شێ پێویستە کاکەیت ساڵی 4 دەست جلیش بێتەوە بێ هەر بۆ مناڵێکی بکەی ئەگەر هەر هیچی ئەمیژە حسابی ئەوم کرد کەوتم ساڵی 4 دەست ینی هەر بەپێی وەرزەکانیش بێ تۆ بێ لە هەر وەرزەکە دەستێت مناڵەکەت بکەی خەڵکی منتیقی خۆتان ینی دراوسەکان ئەوانە زۆر باشن زۆر هەر وەڵڵا سوپاس بۆ خوای گەورە ئەوەنە باشن ئەمەنە باشن مەگەر لە چاکە خراپیان کە سوکاری خۆت خوشک برا ئەمانە تا چەند هاوکارتن خوشک لە منۆ دوورە لە ماڵی لە هەولێرە دوورن براش کەم هەتا زۆر یارمەتیمەیەن کە سوکار سوپاس بۆخوا باشن بەڵێ ئەو منداڵت کە نەخۆشە مناڵپارێزی کوردستان باست کرد پێش بەرنامە وتە هاوکاریمانەکەن ئەوەڵا ئەوە چۆنە باسێکی ئەوم بۆ بکە وڵایی من یەکەم دقەکە یارمەتی ئەم بەزم و مناڵپارێزە هاتە ناوەوان بەڵێ ناسکە خان و شلێرخان یەکەم دانە زۆر مەمنونی ئەو دوانە بەڵێ دوایەوە کەوتە ژێر دەست سارەخان و ڕازەخان بەڕاستی مەمنونیانم دەستی هاوکاریان بۆ درێژ کردم دووسێ جاراتن بۆ ماڵ و وەعزی ماڵ و حاڵیان دی و بەڕاستی زۆر مەمنونیانم دوو مانگ جارەکە 120,000 بۆ ئەمڕۆنەوە ئەوتر تۆ توانیت بەوە عیلاجێکی ئەو مناڵە هەبێ پێویستێکی هەبێ ئەرەوەخۆ چکە باست لەوە کرد کە هەنێ شتێ نایزانێ یعنی مناڵە پێویستی بەوە دایبی هەبێ بەردەوام وانە والله یەکێکە لەو کێشانەی کە دایمەن منداڵی ئۆتیزم هەیەی ژیانی ڕۆژانە چۆنە ڕوا ینی ترکە بەیانی هەڵەسیت بەچیوە خەریکە ماڵ و حاڵە بم خەمێکی نیمە ڕۆ خۆم ئەگەر ئاومەدەوە ئەبێ بیر لەوە بکەیتۆ چی لێنێ ئەو بێبیر لەوە ئەوە گەورەترین ئافرەتی کووردە
چی ئەیانم من خەڵکەکە هاوکاری مەکە گەکاری وا بکەم تۆ زووتر بچمە دەرەوە زووتر شتێ پارە پیاکەم بیاندەم بە شت تۆ پێش ئەوەی بیر لەوە بکەیت تۆ چی لێنەی ئەبێ بیر لەوە بکەیتەوە بچم بۆ کێ یارمەتیم چی پێیا بکەی بۆ ئەوەی چی پێ لێنەی ئەرە بەخ ئەمە قورسترە ینی ئەوە نییە تۆ پارە پێ کێشەکە لە خانمی ئێمە جارێک بێت کە بەیانی هەڵەسین بیر لەوەکەینەوە ئەبێ ئەمڕۆ چی لێنین و بەلای ئێمەشۆ گەورەترین کێشەیە بەڵام بۆ خانمێکی ئاوا ئەو جارێ هیچی لەبەر دەستان نییە تا لێ بنێ تا بیر بکاتەوە کە چی لێ بنێ جارێ بێ بیر لەوە بکاتەوە کە ئەو ڕۆژە کێ ئەتوانێت هاوکاری خێزانەکەی بک بۆ ئەوەی شتێک لێ بنێ قەت هەبووە یعنی تەواوی ڕۆژەکە هیچ لە ماڵتان نەبوو بێ لێ بنی نەمێشتۆنەوە ینی هەر ئێواری ئەگەر نان و چاشم لێ نابێ نەمێشتۆ ماڵ و مناڵ بێ نان ئیدارەکە بەڵامی تر گۆشت و مریشک و ئەوە گۆشتم ڕژن جاری وا هەموو ڕۆژێکیش نییە و نەبوو ناکرێتە تۆ جاری وایە گەر بیشی کڕی ئەیکەم بە دوو جار بەڵێ مریشکەکە سێ کیلۆ یەکەم ئەیکەم بە دوو جار جارێ بەشێکی لێنم جارێ تریش بەشێتری لێنم بەشتانەکە وڵی باشی لەخوا بەزیێ تۆ سێ کوڕی گەورەت هەیە و خۆت و هاوسەرت و 5 کەسن لە ماڵ 5 نەفەرین بەڵێ بەڵێ هیچ خۆت ینی هیچ شتێک هەیە خۆت بتانی بیکەی نەوەڵانی هەر پێشتریش هیچ ئیشەکەت نەکردووە نەوەڵە قەت هەوڵت نەیەوە مەسەلەن درومانێک ئیشی چنین ئیشی دەست یعنی بەم شتانەوە هەوڵ بی ئەها شتێک کردواتەنی بۆ خۆت بچڕی نەوەڵی نازانوانە درومان نازانی خەتیش هەوڵ نیاوە خۆ فێرکەی وەرە فریایەوە نەکەوتم فری خۆم فێرکەم جاخوا گەورە هەموو شتێش ئەرکێ گرانە بەخوا بینی خۆمان بێلەوە خۆشە تااقەتە نەبێ نەبەخوا ئەوە حەزەکەم تۆزێک قسەی خۆش بکەین تۆزێک لەو کە ئابە و هینەی ماڵەوە بیتە دەرەوە ئەگەر نازانم تۆ ئافرەتێکی ماندویت منداڵێکی نەخۆشت هەیە هاوسرت نەخۆشە بەڕاستی پێڕناگەی فرێ ئەوە بکەوی کە خۆت فێری شتێ بکەی بەڵامی تر ژیانی شەرەوە نیە تۆ دانیشیت و خەفەت بخۆیت و ویر بکەیتەوە بەڵام بە بەسیتریشت خەفەتە خۆی زۆر جارێ بە تایبەتی کە مناڵەکان داوی شتێکەکەن و پێم نەبێ و پێم هین نەکرێ بێتاقەتە بپێی ئەو جارگە ئەژنۆ تەشکێنێ مناڵ داوای شتێ بکە و نەتوانی بۆی بکەی بەڵام خۆت ئافرەتێکی بەهێزی پێتەوە دیارە بەڕاستی پێتەوە دیارە کە زۆر ئافرەتێکی بەهێزی لەسەر پێی خۆت وەستاوی نایاڵی مناڵەکانت لە هیچیان کەم بێ ئەمە بۆ خۆی گەورەیەکە بۆ تۆ وەک ژنێک وەک دایکێک وەک ئەوەی کە نەخۆشت هەیە لە ماڵەوە چی زۆر پێویستە کە تۆ بەڕاستی ئێستا محتاجوی پێی سەلاجەکەم نی سەلاج خەڵک بێوێ بۆت بکە سەلاجە شتم نییە و سەلاجت نییە نەوەڵە هەر نیتە هیچ یان باش نییە هەمبوو ئێمێستا چین ئێستا سێرێکی ماڵەکە شەکەین کچێکەوە ئاساییە بەڵام ئێستا سەلاجت نییە حانە سەلاجەم نییە باش دوو ڕۆژی تر هاوینە دنیا گەرمەکە وڵایی چاڕێ سەفترە و زەکاتی خەڵک بوومەگەر شەڵابێ هەنێکی خۆم و هەنێکی شێکدەمە سەلاجێ ئەوە لە ڕێی بەرنمەکەی ئێمەوە ئەمە داواکەین ئەوەی کە بینەری بەرنمەکەی ئێمەیە ئێوە لە مانگی ڕەمەزانەیە خێرێک بکات بە ئەم خاتونەی لە یاد بێت هیچ نەبێت بۆ ئەم هاوینە و کە گەرمایەت بتوانین سەلاجەیەک بۆ ئەم خانەوادەیە دابین بکەین ئێمە لە ڕێی بەرنمەکەی خۆمان و بە سوپاسەوە سەرمایەداری نیشتیمانی زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری کردووە بە هەدەی ئەم مانگی ڕەمەزانە بۆ ئێوە فەرموو بەڵام سەلاجەکە لەم پارەیە مەکڕ ئەمە بۆ مانگی ڕەمەزانە من بەڵێنت پێدەم لەم بەرنامەی خۆمەوە هەتاکو و کۆتایی مانگی ڕەمەزان کەسێک ئەبێ فەرموو کەسێک ئەبێت کە بتوانێت سەلاجەیەک بۆ ئێوە دابین بکە لەگەڵەوەشە زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان سەبەتەیەکی خۆراکی لەگەڵ 2 کارتۆن لە مەوادی پاکەرەوە لە معجیزە و لە زایی و هەموو ئەو بابەتانەی کە خانمێک لە ماڵا پێویستی بێتی بۆ ئێوەی دابین کردووە بە هیوای ئەوەی کە
بتوانین سوودی لێ وەربگرن لەگەڵ ماڵپاکردنەوەی وەزعت چۆنە؟ خوا باشی باشی خوا بەسیار. هەرچی معجیزە و زایی و اینە بۆ ئەم جەژنە هەمووی لە ماڵەکەیە ئیتر نییە هەمووی پاکەرەوە. باش ئەگەر شتێکتان ما بێت حەسکەن لە ڕێی بەرنامەکەی ئێمەوە ئەگەر داواکاریەک ئەگەر شتێک کۆتا قسەی خۆتان سوپاس دەکەین. وڵام من زۆر سوپاستان ئەەکەم و کە منتان بەسەر کردوتە و ماڵتان ئاوا بێ و خوای گەورە چاکی چاکەکاران گوم نەبێ ئینشەڵڵا. بەڵێ سپاس بۆ خوای گەورە ماڵتان ئاوا بێ ئیتر بەوە نەزانم بەمەش نازانم بەخوا. ئینشاڵڵا خوای گەورە بەرەکەتی تێیەکە و زۆر زیاتر خەڵک هاوکاریتانەکە. بەڵێ ئازیزانە مەژێکی تر بوو لەو چیرۆکانەی کە لە ناو خێزانێک کە ئێمە ویستمان لە نزیکەوە لەگەڵ خاوەنی ماڵەکە یان با بڵێن سەرۆکی خێزانەکە کە ئەم خاتونە بەداخەوە هاوسەرەکەی باری دەرونی باش نییە نەماتوانی ئێمە خۆی بێنینە بەرنامەکەەوە قسەی لەگەڵا بکەین لە هەمان کاتیش توانای کارکردنی نییە و لەگەڵەوەش کەسێ مناڵی هەیە و منێکێک لە مناڵەکانی نەخۆشی ئۆتیزمی هەیە و هیچ معیشەتێکیان نیە بۆ ژیانیان وەک ئەوەی کە خۆتان گوێتان لێبوو بۆیە بە هیوای ئەوەی کە هەر کەسێک بینەری بەرنامەکەی ئێمەیە و ئەوەی کە بەڕاستی زۆر بەلایەوە گرنگ بوو ئێمە زانینین زۆر جار کە بێ کەسێکەڵی پێداویستێکە چیان داوای شتێ بکە شتی زۆر زەخم داواکە بەڵام بەڕاستی داواکاری ئەم خاتونە تەنها دابینکردنی سەلاجەیەک بوو و من دڵنیام لە ڕێی بەرنامەکەی ئێمەوە ئەو سەلاجەیە بۆ ئەم خاتونە دابی نەکرێت بەڵێنی ئەوەت پێیان بەڕاستی بە هیوای ئەوەی کە هەمووان بەخشندە بین بتوانین دەستکراوە بین بە تایبەت لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی دڵی کەسانێک دڵی خێزانێک خۆش بکەین لە نەهامەتی و لە هەژاری و لە دەربەدەری لانی کەم بۆ ئەم مانگی ڕەمەزانە بتوانین دەربازیان بکەین. سوپاس کە بینەرمان بوون ئێمە لە بەرنامەکانی تر و لە چیرۆکی خێزانەکانی تر لە ڕۆژانی داهاتوو لەگەڵتان بەردەوامە بین. کاتێکی خۆش. دەم باش بینە لە نێژا ئەڤۆژ باژێرە دهۆکێ دەبووە خەلەکەکەش بەرنامەی خەرمان پێشکەشکەین بەرنامەی خەرمان بەرنمەیەکە تایبەتە سەرشەشا کورسات نیوز تەخوارێ کو تایبەتە ڕۆژانێن ڕەمەزانێڤە بزانین خەلک چاوە ڕۆژین خۆی ڕەمەزانی دەربازەکەن ئەڤۆ دناوا باژارێ دهۆکێدا لەگەڵ تەخوچینێن جدایان دهۆکێ دێگفت و گوێکەین بزانن ڕۆژانی خۆی ڕەمەزانێ چاوە دەربازکەن و دیسا بەری شکاندنا ڕۆژی یانژی بەرو بانگی بزانین پتر ئەو کەرەستێن دناوا بازاریدا حەزل ساری خەلک پتر چت کڕژ بۆ ڕازاندنا سفرێن خۆ فەرمان داشتە ناوا بازاریدا باش برخ سەرێ من سەرچاوت من بخێر و سڵامات گەلە خێراتن سەرچاوە زۆر سپاس ئەگەر بەبێژی ڕۆژانی ڕەمەزانێ چاوە دەرباز بن دێ ڕۆژانت ڕەمەزانێ نکە ئەف ڕەمەزانە گەلەکە خوشکەوەکی جیاوێ دەرەجەیە کە جێرە بژن ێ مستەقڕاینا گەرمەنێ ساڵە وش وەکی دیژیش بغێت کەلوپەلاژی کەلوپەرژی خودێ حتا تاڕادەکی بچێت ئەرزان کردین یت مناسب کردین گەلەکەژی دیف ئەو خوب باید گران کردین وجه ئەم هیویداری ئەوێت گران کردین ئەو ژێ ئەرزانکەن دابشین ئەم ڕەمەزانە خوب خێر و خۆشی بینە سەری ئەگە تو ناو خەڵکە دەبێت تو ناو بازاریدا تو بینی خەلک چاوێ ڕەمەزانێ خەڵکە بێن خورا خەڵکی چاوەیە خودی الحمدلله بری چند ڕۆژێکە موچیان کۆپراتیب دان بچێکی وەزەها هاتا باش کردن ئەرێ وڵا وەکی دیژی خەڵکی بێن فرە چێکی بێژە بۆچی ڕەمەزان یا vێت مرۆڤ بصبر بتن vێت مرۆڤ بتحمل بتن vێت مرۆڤ هوسا بتن جی و ئەم جی تێنە وارە مەس بێدە حتا نیڤرۆ مگتی ما دامت خۆتن پشتی نیڤراتێن خۆ بات شتاوە مژیکەن تێنە وا پارکا وعرض هوسا ئەما الحمدلله حتا حدەکی باشە vê بکێ مام تو چانی مساوی سلامت بیگلک خیراتی سرچاوه مام دو روزانه خۆی ڕەمەزانی چاوە دەرباز بکەی والله الحمدلله ڕۆژیتما باش ڕێبەت چیت و الحمدلله بە بەرەکەتش خودێم بڕۆژینە و خودێم داینە بەسەرمان الحمدلله تو ڕۆژە خۆ چاوە دەرباز بکەی خۆ چی بەمژت بکەی خودێما تێمە سیکێ و نوێژێ و ئەزێ بەتاڵم شۆل ناکەم
چما نبیجی و نبیجا ایواری و پشتینگی چما با قال هفال وبرادر ولی والله قالها والله تينا بيرا بخو بيوسيت كانوا صحبتت كانوا بحث دنيويت كانوا بري بشمال وصار سفرت شقد قال خد بي بل ان شاء الله شو خدي كرا قسمتهم قال خد بينا بتر تشتري دانمو خدي شربتها بيجيك شربتت كان هري والله ما شاء الله خدش ترازي قال صافي باشه برا سر جواب خیراتم برا سرم اگر ما بيجي افروجان رمضان دفعه چه در باز بنو جهش نهيوان خدا الحمدلله گلک باشه حتی رادگی گلک باشه الان تقصد شیرینای خود بدن و شربت و شیرینای روزا خوب پیش کنم اگر بحث شربت بتایبت که چه جور شربت فروش خودی تقریبا 10-12 جوری شربت هم فروشین بس برای پتری شربت ده ما صرفیات سر شربت میجا گلک عالم قصکیات شربت میجا ده چنگی شیرینه بر روزا خوب پندش کنم تريا ميجا يعني تريا بشي بله شربت میجا تریا بله با انت اگر بيجي برساكي روجي تقريبا چه در فروشن خودی زنی رزق عمر نزنی بالضبط که چند چیت مناشد پجمیریتن بس هر طور رادگی الحمدلله عالم ما عمیل خوی های شمی جوارن ویس شولیتین عالم قصدامت یادن خالك بتر ايفاريا نزيكي بانجيت كرت يان سبيدازي چاود نه عالم برو پتر تقریبا بشینی ویجای ایواری و خیلی قصد کرده خودش شیرینایی بند روزا خوب بشکنن وقتی هون روجه همی خوب وان شنهایا و بجیل که چکرنا وان فروت بله تا سپیدزی کردن تقریبا هم ساعت نزدیک ساعت 6 و نیمه که هفته کی سپید هم تین کار خودیان شیرینایی و شربت بود تازیات خودین و هم وحینیت فروش باشه واسطين هنا واسطين بو چند خوش رمضان خو روجه خوص در باست آره خودی گلای خوش ابار بگه اما دسات اما ساعت یعنی اما سر روزا مروی چه مروی هاجین اما یگو بیت مغرب و آره خودم مروی مجیل بیت بشوله خوبه الحمدلله اما گلای باشه بس خوش سپاس خیرات نصر جوا عزیزم گلای تو باشه برا سلام زرچاوت ممنون اگر بوما بيجي دهو که دهون روزه خو و گوگانچ روزه خو چه در باست و روزه چه در باست خب چه میجید کن والله كما ام روجيت خو طبعا سبيداش خورا بنتين سركاري خو سيكيم والحمد لله جي رمضان خوش اف صلاه وشولجي طبعا كيما بجا شوري به فيا خودي ان شاء الله رب العالمين مسقيميا زاده كاتن نبجت خود كاين طاعه خود كاين وبرشولي خود راسينو تشوت كي از شوفر من الكومبانيا فيستال باشد رمضان دا شول کرین چاو امر خوم جیل کات روزا خوش بیر که طبعا بيقومون مرو خوشول كاتن دروجا مربي بشتن وبس نا شولت خراب شولت باش طبعا شولك تو كذا كبانا مال خدا بله شولك حلال مرو كاتن نونك رزقك حلال بو عيال خبات مال بله يعني روجانا تت بس كاري بدل باس که حتی سپیدی حتی واری کاره بله اما سپیدی متینا کاری خو حتی بری بانگ مغرب و هم چینا مال خدا وقت تو شماله بتر تو چیکار خود بی خودی بجا اول دی في مالد مینه تک تلفنات کن بجن فلان تشتی بینان از تلفنی که بجم چتش مال کم نینه هکه کم بتن دی بم هکه بجنم نه دی بم دی بم مادام تو بردوام شول که بوت شول في ماه رمضان ده قال يازدم مهندين چجو وزهايا خودی ولا هی با رمضان پیروزه بس نکمه چی جوازی نینه همی هیف نفسیه کن يعني واسجان تينيبون برسيبون نه طبعا روجيت زفصاني نوكي تابينه نه هكا صال خير جاي وصاي خوش بدي هين بتن روسكور بن بروش صال خير بروجي بس هابينه نه هابينه روج دريج انه جرمه نوكي زفصاني نه يعني بيقول في خوشتر تو قالك هست بوستيان ناكي نه الحمد لله ابا يدش سيري تم دروش ما مكارجي هل نزيك بورصه دشم شلو خو كمود بياچ ما سيري بدا ابد وصيان نينه خوش قالك سپاس دش رازي ابراهيم سلام من
تو باش برا سر من سر چاود من خیر و سلامت. عثمان تو روزه خیر رمضان چه در باست کی خود روزه خیر رمضان اکید زن طبیعی چانه حتی نیورو بشر هرت خواه مثلا حتی بانگی نیورو بری بانگی نیورو شوری و اجار مرات بازاری شلک محبت هم شله خواهد کینو اکه نبیشم آدم عمل مالو مزگفته مالو بازار الگل حوال برادر خب چی بمیشید کپتر خود اما سیکه زدتر ایواریا اما شربتن بقلاوه چته تا سامرف کرد بهت مالو اکی دیجا اما گرانه خود شلی نه که شل نمو اما بطالیه وقتی دی خوش هوسا گله خود چه وقت هوسا خوش نبیه زرجا الحمدلله چه مشکلانی نه الحمدلله برفرهیه اصلا ظروف چکی تک چون بس با حتی حدا کی یعنی بره و نکه زار عرض عصمانه جیک فرقه یعنی چه مشکلانی نه باشه هون طول گل حوال وان هون سیکت گرن جهد تایبت هینا چنا پارک هن سیکت بشوگی گشتید گرن خود سید از خواست زده یعنی زده تر از گل حوالا ناگرم ایلا اصلا جاره کسی که بالا که بینم اگه وقتی دیما مالت خزمانن شب پشتی مثلا تراوی همچی سردانت خواد بیر مالت خزمان کسو کارا اما سیکی جمع صفانه کسی که بینه که وقتی دی اما مثلا چای خانه که دیر نخوره چای که بخوی اما عزت نیم بس ند روز رمضانی له نه رمضانه پشتی فتاره و همی پشتی فتاره نه اگر بحث بری فطار بکن بری فتاره خود بری فتاره طبیعی مبخوا هم شولی نم نامینی قوینای سیکی هم درد کبی مثلا هم یزبا هم چین منطقه خواهی ناف برواری و وکی دیجی سرا هر سر داننو و دست کم تبسی که اما راستی لشوله که ضروری منبت انای وقتی تو چمال تو بتر چید گل کن بی خود زن حساب بریکه بریکا گرم بهت همین تشتابی بریکا والا بهت خود اما عزتر نان ایواریاده به مثلا خزرواته که شتت بدوی مالک ها چه نمرو تلفن بدوی سر سفری سر سفری ابن هری حالا دست خوش دلک سپاس سر من تو باشه برا سپاس سر صبری سر چوبتون اگر بجین تو ابر روزان خو رمضان شو در باز کنین بگو گنجین تو که باور بکه که روزه تحتیاج یعنی خدا کارم از کاری و بورینم وقتی دیش بلی کاری بارا بطرف آینی و یعنی خواندن قرآن سنت و نوشت اما فرضن یعنی حرکت رمضان وقتی دید نهات نوا بازاریوان چاویا گریان خوب شیل کرین گریان باور بکه من او دلیوانی نه اما او راستی من بتویت مالیت دکانیت کاری و بس یکیش مرا اعتیادیه و تو وقتی دی روزان خوب خواندن قرآن و در باز کی بارا بتر بشوه من گودتا یعنی روزه از خدا کارم سر کاریم بس امیت فعل بینم نه نبین حتی وقت نویج سپیده مجبورین در میکروپنده و بورینین سنت و خواندن قرآن و عبادت یعنی روزه چند ساعت کارت کی باور بکه ساعت ده حتی ده یعنی ده سپیده حتی ده شبه بله ناوستی هست بتهنی بونی هست برسی بونی ناکی و رمضان نخیر یعنی دیما یا گرتی ابر لفن تشتغل بالعکس افریقا دی صحتم گلک خوشتره يعني قالك اسمر تحترم وانت بدي وصلنا عجز يوصلنا الحمد لله الدنيا خوشة وشكرت انه بتا خوش ترى بتا تحس كي خيره بترى تو بروجبي تو بتر كار كي قال لك بمن خوش ترى بار بكاش دي ورا ابرو يعني من علاج شابون بري رمضان متخورن بار بكاش دي ورا اسبوع علاج قال لك بوشترم قال لك صحي ترم قال لك بمن خوش ترى اگر پرسیاره که پرسیاره چک شخصی جبت دوات ویری چی تشتیب کاری پترون بری بانگی چند گل کن بنا مال باور بکه مقدس که سعی من دک فقیم دلم بچگت شو هنورا ده سعی من دک نورن دک خزراوتی تشتیب بتویت کتریم کس کتیم خزراوتیم دست خوش گلک سپاس سپاس بخیراتن نواجد گین خودت خوازم افایبا بیتا هی و خیر و برکت بو ملت ما والات ما و
و هیوید کم اف خلک پیچه که پیچه بوی بشه دست هجری بگیرید پیچه که بشه دیال خلکی بید خلکی وضعی یک بوشتینا یک کفتیه دخوازش خودت کم خودت توفیق هر کسی که بدد ملت مبسر بخیتن جوان پنگاویه در بخیتن اینجا گلک پیرتن دوباره سر چه باتن گلک سپاس سرچاو باشه برا سر شوا برا خیرات روزان و رمضان چه درباز بده كده والله الحمد لله جاري ام رمضان الهمي مسلمان جهان بيروست كاين طيبتي خلكي كردستاني طيبتي جيده هوكي رمضان هيوا خيره وراستي جي رمضان قالك يا بصبره وجوا كدي داتا جيان امروبي وقالك بشوق عمل هيفي راستي حتى في هيبتت سپاس با خودی که هم گاندین وی هیوی ان شاء الله خود خیرا مهمیات بخیتو روزت رمضان گلکت خوش چه در باست که خودی وکی هم می بسرمانا و حکی خمی خلک دو که خاص مخان بنی و از بجم که خلک دو که گلکت می تتخو یعنی ساله که رمضان کتت هاوینه دا و وقت ولی هاتن که همی من نهشیار حتی وقت پاشیوه بجا پشتینگی مجبور بود با دا نوجاس پیدا کنن و شنیدانه و همی مانت خو حتی نیبرو بجا ید ماینه گله ید ماینه سرویس سیستمی بس از بخو از رادم یعنی ساعت نه که ده که از رادم و چکو هیوا طاعت یا روجیا یا نوجایا بجا ام چینه مزگفته نوجت خود کینو من الهیا فطاره اگر پیدویک مهابیت البازاریه موسم دینه بازاری شرینا هینا و هندک پیدویت مالنا ده کرینو وکیدی امد بطال نیت هیوا رمضان دا وقتی او وقتی هم بطال قال حوالا قال برادر قال مالی خوب چه فهمجید کن چه در باست کن خودی از خو نادر کم مثلا موضوعیت کد در کم قال حوالا یا جهه کی همو از المال اگر شو لک پیدویک مال هبید مها رمضان دا نویجنو مزگفتو اوه کاریمه باشه تا بحث جواز رمضان افصل کل رمضان بوری کود کفنات چلو هاوینت کفنات کشکی گرم لاف صبا ماشاءالله کش گلک خوشه چند هاری کاره بو خلکی الحمد لله گلک کشی خوشه بو روزی گرتنی هر چند ما هاوین اجدایت گرتیم بس با چکو مرو بسرمان ایمانایی خودی هندیا قایمه اگر هاوین بید زلستان بید وید چکو اوه فرض سر مرو بسرمان وید وان ارکا ادا بکد ولی چپینه به جو افصال گلک خوشه با مجی هر گلک خوشتره و یا هینه و مهر های جنینه مثلا برسه یا تهنه الحمد لله باشه اگر بحث عن بتریاق خلقی دم بره بانگی چن اماله هم بتر شد گل خود بند تجدب خود بین جل مال پایوندی بتاب کن بجنب بی فلان تشتینه ابخو مال بيجي تشتري تشكو اوزان تشكي ماسيه هاي دامروف مثلا تشتكي زياده اسراف نكاي بس عندك جراجي تهندي مروف في بروجيات شوفيتا شونه تشتكي تدي بيت ناتشاري مثلا بيناناني ديتا نانی ایلا دی مروف دیگر خوبت مروف زانید بید وید مال کنه چنه هگر خو مال بیشتر مروفی او گلک باشتره دا مروف تشکی زیده کو نبت تجده خو هما نبیت اسراف من تلویره پیش ببید مال بخوابید باشه برام سرچوم خیر سرچوم اگر دست پیکش بپرسه دست پیکن روزان رمضان چهار در باز بنده هوا الحمد لله نعمة رب العالمين يا خدي جو قلقي بوشة ونقرمة احساسي نبتينت كنا برسيت كد ووضعي انه الحمد لله بوشة وضعي مادي فقير وجارب جاكي خربطيها وبيشوليا بجار قدي سيجار اويديا قدي الحمد لله رمضان قلق خوش هذا باز بد نعمة رب العالمين يا خب چی فهمشید کن حطاقت برابنگ حطاقت افطاری وديما هريكي شو لخويا مثلا ما بحس اخوك مثلا دكانه مثلا وقتين بدنا نجي خاطكين وبشني هريك دكانه خوا وشو لخوا خامجيل كده يا مجال هبه قرآن تقولي مجال هبه مثلا زكريت كده مجال هبه هريكي شو لخوا طاعت خوا وشو لخوا مجال كده يبرا رمضان باش اگر بينا تبيت اما چند سال رمضان وكي افصل ناتي يعني كفت نفسي هي فيديو از بينامتت صالت نوتاج دا كتت في فتره في وقتي دا
نوتاش دا كده زبستان دا چی احتمال هر سال 30 سال بتر بورد و سال بالضبط اوی سال و جره قدی سال 8 بینامده که تموز دا تموز گرم بی جار قدی بینام ها تا و جار قدی هر من وقتی تا جار قدی که تموز دا و چی دو وقت يعني 2 سال مر از بالا عم بدرس خود تعالى بس احمد مر سجاوي وقتی بیند احتمال جار دو جاده بیند چی هر 36 سال زفرت اوی وقتی و مثلا بینام بده سرمایه دا بی زبستان بفريد كده ام روجي من جار قدي بينام هات افا جار قدي كده سرمایه دا و جار قدي نو ام دا فکرینه کسی که برنامه دوکه محمد شنگالی کسی که خوشوی نوازار دوکه دا دم باش گلک بخیراتن سر هر دو چاوا کاک محمد اگر بسیار کن تو کو خدان کارک روزان رمضان دا چادر بس که کسی تینا دفته بکره تینا دفته جواز جوان روزا و هیوید گل هیوید روزدن چاوایا بله خودی از چه بجمت هر روز عادی نه بس لدف رب العالمین روز بخیرن يعني وكي رب العالمين ديار كريد قرآن إن عدة الشهور عند الله يعني بما معناه هند ديار كرينة هندك مثلا رمضان دي قعدة محرمة هندك هيفن خصوصيات أخويا هاي شعبان وكي ما قلت يعني يا ما أمن كسح كيني يا خريب خير تر حاليا امتدى رمضان روزك مميزش ناحية عبادتي و مروف هكا بشت هاري كاريا خلقي بكت نبس وين طباعي بدأت أخو سفرا خو آوا كت بس دلت خو آوا نكت جارات بجن باشی آوانه کرد انسان دائما رمضان داد وید برا پتر وان کاراب کرد اوت رب العالمینی یعنی قول و عمل گوتی مروفی مروف بکت اوه مهمه باشه فکر کنم نف خلق دا من خلق گله گازدا و اکید کرد کو گوتن بازار اگر تعامل جپوی که دا کمروف خریکاری خلقی بکرد اوه چند پیدویا دکاندار یعنی جو خدان کار اوه چندی برچافار گرم خودی مانه اصل عبادت تمام نابید رب العالمین چه عملاش مروی قبیل نکرد هک هاری کاریت نافدانه بید یعنی نه شرط انسان هاری کاری همی پشنش ناحیه مادی و همی تشت خب بلاش بدن عالمه بس شتای معنویه یعنی اگه بشید مثلا فایده‌وی انده بجین 1000 دینار بید بلا 500 فایده کرد مقصد من اوه اگه وکی دیگه لکا گیرن که یعنی تکافل اجتماعی چه تشتر مجتمعات دا اوه کو مروف هاری کاری های کدوب کرد الاقربون پشتی هنگی جیران تا پشتی هنگی کمالگه که چند تو بشید وید هاری کاری هبید چونکو اصل عبادتی که رب العالمیش مروی قبیل کرد و تیناتی و برساتی رمضان وید گهینید که تهاشی برانبری خواه هبید باشه چند بنفرهیه قال دانستاندن قال بکرین ابون منا مشتهاری کاریم که بازاری وان دا چند بنفرهیه جوازیه هیبه جوان روشال قال روشدن قال هیبه چیه بله مبدأ که هی یعنی جاری اوه ام بجین یعنی مشتری چند بنطنگ بید یه حقه وی ظروفت خویت یعنی اوه تجارت دا بجید مشتری چند یه عصابی بید چه بجید یه حق برانبری دکانداری و تشتگی نرماله و اگه دیجی یعنی حقی وی های حتی خوش انیایجی به تخاری و اگه پیغمبری گفت اسلام دسترم حق های بازاری بکد دکاندار ها که بنفره نبید و دکانداری نکد یه مرد نبید و دکانداری نکد یعنی اوه هندک مبادئ داتا پیگاه خو هبید کمالگه دا تو بیا شخص کو عالم قصاته بکرد حشته بکرد و تیه بنفره بید تیه مرد بید تیه سخی بید تیه هاریکار بید یعنی هند مجموعه که صفت ها یعنی گلک یابسانه هینین بیا دکاندار اف صفت دفتنه بن و تو مجموعه که صفت دف خو پیدا که متوارد که ایش باب خوش اوه بریکانو که گوتل گل کارت کرد که خو باب تجی نبید گلک آگرین که وان صفات و عبریکت و تطبیق که دابشه کار خو ناجح بکی
بله بینه الهجال بدریم گشنا دبی کا برنامه خرمان نوا بازار دو کدا کو ما چندین خلق ورگرتن تخو چینن جدا زانین جیروجان چاوایا روزان رمضان چاوا در باز بن بازار چاوایا الگل هجاری و نبونا مچیو گرانیا بازاری خلق چاوا بازارت کرد خلق چاوا پیدین خود کرد و سفر خود پید رازینت